لە سەرەتای وەرزی یاسادانانی ئەمساڵدا فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بە گوێرەی بە دوواداچوونەکانمان کۆمپانیا بیانیەکان لە هەرێم پابند نەکراون بەوەی بەڕێژەیەک کرێکاری خۆماڵی لەو کۆمپانیایانە دابمەزرێنن. ئەمەش بۆتە هۆی بێکاری گەنجان لە هەرێمی کوردستان و هۆکارێکی سەرەکی بۆ کۆچکردنیان بۆ وڵاتانی ئەوروپا و خنکانیان لە دەریای ئیجا. لای خۆشیەوە ڕووپاک ئەحمەد ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕایگەیاند ئەم بڕیارە هیچ بڕەپارەیەک و تێچوویەکی ناوێت ئەگەر حکوومەت ئامادە بێت بڕیارێکی لەو جۆرە بدات، بەڵام تاکو ئێستا حکوومەت کە بڕیارێکی وای نەداوە هۆکارەکەی بۆ ئەوە دەجێڕێتەوە کە هەر کرێکارێکی بیانی بێتە هەرێم بۆ کارکردن بڕی 600,000 دینار تاکو 1,200,000 دیناری لێوەردەگیرێت لە بەرامبەر ڕێگەپێدانی بۆ کارکردن. ڕێژەی بێکاری ساڵ بە ساڵ لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشانە. هۆکارەکەی ئەوەیە کە لە ساڵی 2014ەوە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان دانامەزرێن و هەروەها دامەزراندن بە شێوەیەکی فەرمی ڕاگیراوە. ساڵانە نزیکەی 50,000 خوێندکار لە زانکۆ پەیمانگاکان تەخەڕوج دەکەن، بەڵام بەداخەوە هیچ جێیەک نییە بۆی بچنەوە دانامەزرێن. لەگەڵ دانەمەزراندنی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان حکوومەت هیچ پلانێکی نییە بۆ ڕەخساندنی هەلیکار بۆیان. نزیکەی 34,000 کۆمپانیا لە هەرێمی کوردستان کار دەکەن و مۆڵەتی کارکردنیان لە وەزارەتی بازرگانی پێدراوە، بەڵام بەداخەوە هەتا ئێستا یاسایەک نییە کە ئەو کۆمپانیانە ئیلزام بکا بە ڕەخساندنی هەری کار بە ڕێژەی 170 بۆ 75 بۆ کرێکارانی خۆماڵی. کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی دەڵێت ئەگەر چەند یاسایەکیان هەموار کرد ئێمە پشتگیریان دەکەین و بۆ ئێمەش گرینگە کرێکاری خۆماڵی بەکار بخەین. ئێمە لە ڕێنماییەکانمان ئاماژەمان پێکردووە کە پێویستە زیاتر پشت ببەسرێت بە کرێکاری خۆماڵی، بۆ ئەمە بە چەند بڕگەیەک دەزیشانمان کردووە شێوازی هێنانی کرێکار و بەکارخستنی کرێکاری بیانی و خۆماڵی کە وا ئەکات زیاتر پشت کۆمپانیاکان پشت بە کرێکاری خۆماڵی ببەستن. لەگەڵ ئەمەیە پێویستە پەرلەمانی کوردستان یاسای وەبەرهێنان لەگەڵ یاسای نەوت و گاز هەموار بکات، لێرە بەڕوونی ئاماژە بکرێت بە مادەیەک کە پێویستە هەر کۆمپانیایەک وەبەرهێنانەکە لە هەرێمی کوردستان یا هەر کۆمپانیایەک وەبەرهێنانەکە لە بواری نەوت و گاز لە هەرێمی کوردستان ڕێژەی لە 75 کرێکاری خۆماڵی بێت. حکوومەتی هەرێمی کوردستان با جۆرێک لە بەرامبەر هاوڵاتیانی خۆی بێباکە بۆ دەستکەوتنی چەند دینارێک ئامادەیە هاوڵاتیان و گەنجانی بەخنکان و با خۆکوشتن بدات، هەروەک لە ماوەی ڕابردوو هەزاران گەنج لە دەریای ئیجێدا بوونە قوربانی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.